باوەڕت کرد بۆی من لەگەڵ بکوژەکانی بەهار کار دەکەم؟ کورە جێم لە دەنگت بوو. دەتەوێت ڕاستەکە لە منەوە بیستی؟ نا نامەوێت جیاوازی چیە کوڕم هیچ بکەن چۆڕات کرد کاک عەلی. جیاوازی چیە کوڕم؟ یەک شت هەتیوێکی دەپیسایی پیاوکوژی نەزانی هەتیوێکی چەپەڵی هەتیوێکی ئاسنزمی بەڵام لەنێوانماندا تەنها تۆ شایانی بەهار بووی نەمن و نەئەیشان تەنها تۆ. ڕاستم کرد؟ بەڵێ کاک عەلی. سپاس. ها بۆ ئەوە دەچم دۆزینەوەی بکوژی بەهار دەیەت بینمەوە. چێ دیسان پلانت هەیە؟ شتێک لە مێشکمدا هەیە. دیسان نێ کەمێ هەتا گەیشت مێرە کارەبایەکی تەواو بوو پێشتا شەحنم ماوە ها. لەوە تۆ قەت ناوەستی تۆ قەت واز ناهێنی نابەزی ئای من ها منیش ببە شتێک بکە لێم خۆش بە ئەسەر منیش ببە ژیانی دوم ناگەڕێنرێتەوە جەنگیز کەس لە تاوانەکانی جیا نابێتەوە کەس ژیانی دۆم پێشکەش ناکە زۆر ڕەنگ تەگەیشتی شیکار دۆزینەوەی وەڵامەشتر بۆ هەمان پرسیار نییە ئەی کەوایە شیکار چییە کوڕە گەر دۆزیوەتەوە بە منیش بڵێ شیکار گەر هەزار جار هەمان پرسیارت لێ بکرێ جورئەت دەبێت هەر هەزار جار هەمان وەڵام بدەیتەوە زەحمەتترینە مەحاڵترینە جوانترینیشە گەر هەزار جار ژیانت پێ بدرێتەوە بتوانی بە هەمان ڕێگە یەکەمەوە بڕۆی یەکەمیان چییە؟ بیرت نایەتەوە؟ نەخێر چی؟ بیرت ناکەوێتەوە؟ لەژێر پردەکە بوون کەی تۆ من ئەیشان عەلی ها کاتێک کەس توی نەبردە لای خۆی عەلی نەیدەبردێ ناو پاپۆر من و ئەیشانیش دەڕۆیشتین و تۆمان بە تەنیا بەجێ دەهێشت تۆش دەمانچەکەت دەرێنە بیرت ناکەوێتەوە؟ تۆ لەکوێ بووی؟ گیانت بدە بە منیش کوڕم بۆ خاتری تۆش دەیدەم دەیدەی وانە
آخر بۆ کاکە دەیگەرە چۆن بووین ئاوا بین چونکە خۆشم دەوێت جەنگیز منەوە نازانم کاکە ئێستا منت خۆش دەوێ یان دەتەوێت لە پیسایی بمە دەرەوە سیر کەس دەمانچەکە لێ وەردەگرم جەنگیز تۆ خۆت دەیزانی عومەر خۆتت خوراند لەوێ بووی تۆ؟ لەوێ بووم سیر کە ئێستاش دەوێن جەنگیز چەکەکە دووبار لە ئەسی تۆیە دیسان لە من ڕاکێشاوەتەوە ئەو چەکەت لە ئەس بوو کە منت پێی کوشت ئەو چاکەتە بە خوێنت لەبەر بوو کەفرەتاندا ئەیشەن هاوار هاواری بوو لە هەمان شوێنین جەنگیز کورە نا هیچ شتێک نەگۆڕاوە هەمان مرۆڤین سیرکە من نەچوومەتە هیچ شوێنێک نەخێر نا سڵاو کاکە عومەر شاکەتەکەت دانێ شاکەتەکەت دانێ جیاوازی نێوان کۆن و نوێم بە تۆوت تێگەیشتی من قسەکان دەگەین مەکەن عەمەک واز لەگەیاندن نێنە تۆ کارت بەگەیاندنی هیچ نەبێ وا دەزانێت کە بە بیرکردنەوەی نوێوە هەموو شتێک چارەسەر دەکرێت کۆنەکان بێ ئەوەی دڵیان داهێن ناتوانن حاڵێکی لەسەر هیچ دابنێ بیگرە نوێیەکان هەموو شتێک بە کەسانی تر دەکەن کۆنەکان ئەوانەی کە بەقەد من کۆنت خۆیان دەزانن کە چی دەکەن بۆ خۆتان خۆش بن ئەو کچەی کوشتم وا بزانم نزیکت لە هاوارەکەتەوە زان بۆ من حاڵەتێکی تایبەت چونکە من پیرە پیاوی پیس مرۆڤانی قێزەوان دەخۆشم بەڵام ئەو کچە زۆر جوان بوانیە کوشتنی ئەو بۆ من خۆشیێکی گەورە بوو خاتوەیشان فەرموو ئامادەیە چاوی پێتان کرد کاتێ دەچی ناو مەسعەدەکەەوە پەنجە بخە سەر دوانە هەم چی دەڵێ؟ بۆ کاری ئێوە دەست دەدەم کە نامبەر لە نێوان ژیانی یەکەم و دووەمەوە تەمەنێک هەبووە هیچ شتێک تەواو نابێ هەموو شتێک دەگۆڕێ لەو ڕۆژەوە تا ئێستا دیسان هەموو شتێک گۆڕاوە ئێستا تۆ
دووبارە هەموو شتێک دەگۆڕیتەوە. کاتێتی باوکە. بڕۆین خاڵۆ. یارمەتیم دەبا بڕۆین خوارزە. دەی ماڵاوە کیژۆڵە، ماڵاوە ئازاد.